وە کە سوکاریشت گوێت لێ ناگری ئەوە کێشەکەیە. ئافرەتی وا هەیە دەڵێ پیاوەکەم خراپە لەگەڵم، بۆ خاتری خوا با تووشی گوناه نەبم، با تووشی کێشە نەبم، با حەیامان نەچێ، باوکو دایک هەر گوێ لێ ناگرن. چۆن نەبێ ژن تەلاق بدرێ؟ ئەبێ بۆ نابێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ژنی تەلاق داوە، بۆ نابێ تەلاق درێ باشە یا زینا بکە، تەلاق درێ باشە یا لە سایرێکە لەگەڵ پیاوێکی نامەحرەمە تووشی ڕووداوێ بکە حیا و کەرامەتە بشکێ. کە ئەڵێ ناگونجێم تەواو گونجا باشە، نەگونجا با جیا بنەوە، با سەر شۆڕ نەبێ. ئەمە زۆر کارە ساتێک گەورەیە. بە ئاشکرا دەزانێت کچەکەی هەتا دوو سێ شەو تەنیایە هەر مێشێک بەلای لوتیان ناڕوات. ئاخر ئەم کچەی تۆ خراپ دەبێت، ئەم خوشکەی تۆ خراپ دەبێت. چارەسەریکە یا لێی جیابێتەوە یا پیاوەکە بەخۆی چاکە. لەبەر خاتری مناڵ دانیشە. مناڵ چیت بۆکە بەیانی؟ ئاگاداری خاڵێک بن برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، مناڵ لە هەموو کەسێک خۆشەویسترە، بەڵام دڵنیاش بە ئەو مناڵی کە خۆتی بۆ جوانە مەرگ دەکەی، ئەو مناڵی کە خۆتی بۆ خراپ دەکەی زۆربەی بێوەفا دەرەچێت. بەیانی شو ئەکا کچەکەت بە پیاوەکەی ئەڵێ 1000 جار باوکو دایکم کەمە قوربانت، کوڕەکەی تۆش 1000 جار ئەڵێ باوکو دایک و کەسوکارم بە قوربانت بخێزانم. ئەوە سەرنجامەکەیتی. زۆربەی وایە کە تەماشاکەی بەهۆی ئەوەی کە ئیهمالە کرێ ژنەکە پەنا دەبات بۆ جیابوونەوە. جیابوونەوەش کە سوکار گوێ لێ ناگرێ ناچارت پەنا دەبات بۆ خاڵی دووەم نەفەرێک پەیاکات. نەفەرێک پەیاکات بۆ ئەوەی لەگەڵ یا قسە بکات، چونکە پیاوەکەی حسابی بۆ ناکات. چونکە کە سوکاری حسابی بۆ ناکەن ناچار لەخوا ناترسێ پەنا دەباتە بەرەوەی پیاوێک پەیدا ئەکا و لەگەڵ پەیوەندی دروست ئەکا و هەندێک جارش بە ناوی بازاڕ و چی و بۆ خۆی دەرئەچێ و فەڕی خۆی لێدات. ئەمە کارەساتە بۆی پیاوەکان ئاگاتان ژنەکانی خۆتان بێ. مناڵە مراقبەیکە و چاو دیێریکە نە، ئاگاتان لێیان بێ، ئیهمالیان مەکەن بەو شێوەیە، دڵیان خۆشکەن کە لە ماڵی شتنیت ئەوڕێ ئیشێکی زەڕورەتەی ئاسایی بەس ناکرێت و هەموو شەو بچی بۆ لەفە خواردن و کەباب خواردن. ئەی ژنەکەت، ئەی خێزانەکەت، ئاخر ئەمە هۆکارێکە بۆی کە ژنەکەت خراپ بێ، کە فەساد بوو مەڵێ بۆچی وای لێ هات، تۆ تاوانباری و ژنەکەشت بێ تاوان نییە. بەڵام هۆکار ئەوەیە زۆرجار دەڵێن من کە سوکارم ئەڵێن بیش بێتە ماڵەت کوژین. ئەی چی بکەم؟ پیاوەکەم حساب بۆ ناکە، کە سوکارم حساب بۆ ناکە ناچار پیاوێ پەیاکەم کە خۆشمی بوێت. پەنا بەخوای گەورە. ئاگادار بن ژنەکەت ئیهمالەکەی لە ماڵەوە سەرنجامەکەی زۆر خراپ دەبێت.